اوه کونترین جاده لباجار موصله و لسردم ملک فیصل ایکی هاد بو وکرن بناو جاده الفاروق. اف جاده و گلک جادندن ین اوه دورید بسخ بیرکری نو هر جدم شر داعش و حتا نوکه چه کار لسر نهاتیه کرن و کند و کورن شری به دیارن. اوه جلایکی و جلایکی دیوه خزمت گوزاری وکو آو و کاربا وک پیدوی ناگهنه تاخن موصلا کون لو ما بوی جهنی گرانیا حولاتیانو او دبیجن زیده تری 2 سالانه ام جدستن چکدارن داعش قرطال بوینو بله حکومت چه رولک ندیتیه ده بیاوه پیشکش کرنا خزمت گوزاریان دا بو حولاتیان. نه پرپرسێکی سەردانە کردیە و نەکەس هاتیە بنێرە وێرانی و کاولکردن لە چه ئاستەکێدا نوکە چ بەرپرس سەردانە مووسڵا کەون ناکەن ئەرێ بوچی مووسڵا کەون gelek زیان پێکەفتیە gelek شەهید داینە و قوربانیên biha و ئەرزان داینە ئەرێ بوچی بەرپرس سەردانێ ناکەن نوکە ئەوڕۆنشتینە لە ئالیە چەپێ بلا بێن جادا دروست بکەن و قوتابخانە ئاڤدان بکەن و خزمەتگوزاری هەربێک جاری نینن. أول بارح قضب التاكسي برياد روجان ما تاكسي كريكر ومن قد حتى جادا فاروق الموصلة كيفن قد أسناه ما جادا خراب كريا وكندو كورن دي ترومبيلا من آسي بمينا نوكا امنيزيكي ورز زستان بوينا و آفو سولين جادا همي گرتينا أموها هزدكين كو أم إيدي نمروفن يريدون العالم ترجع او دخوازن خلق بگرد خلقی بگرن و بکنن آب قفسه که و بجنه درکبه اگر جاده گرتی بن چاوا ده خلق درکبید اگر درفتن کاری نبن ده چاوا خلق بگرد او جا چند دخواست دکن که خلق بگرد کس نا بگرد گلاوش علی انداما جواتا پارێزگەها مووسڵێ ده هەفدیتنەکە تایبەت دا بۆ دەنگی ئەمریکا دیارتیەت کو حکومت خەمساریەکە بەرچاو کریە ده دەرحەقێ مووسڵێدا ji لایە ئاوادانکردنێ و دابینکردنا خزمەتگوزاریان. هەز دەکەم کەم ترخەمی هەیە لە ئاوەدانکردنەوەی ئەو پارێزگایە و بە تایبەتی بەری ڕاستی مووسڵ دەبوایە زیاتر خەمی لێ بخورێتن و زیاتر پرۆژەی بۆ بهێندرێ هەرچەندە پارە نەبووە بەڵام من زۆر لۆمەی پارێزگاری نینەوا دەکەم و لە لۆمەی منەظەماتی دەولی دەکەم دەبووە ئەوان ڕۆڵی زیاتریان هەبی لە کارکردن لە بۆ ئەوە ئەگەر پارەش نیە تو دامی دەولی دەتوانی لە دەوڵەتان باسی دەعم بکەی. بێ گۆڕەی گوتنên بەشێک ji endamên encûmenê parêzgeha Mosulê ku karesata ebbarê û ladana parêzgehê pêş nûke buca evî bajarî hat bû pêşêxistin lewma mawekê dirêj tê periye û çi kar nehatiye kirin. Kawa Emer Dengê Emerîka, Mosul.